بابێن بپرسێن ئایا ژیان لە ئێمە ژیانی کایە یا ئینسان؟ ئەمە ڕاستە، ئێمە ئەو ژیانەی خۆشمان بە شایستەی خۆمان نازانین. چەکدارانی یەکێتی چۆن دەستیان بۆ تیرۆرکردنی لۆرکای کورد برد. بەکر عەلی گوڵە سوورەکەی حامیە بۆچی خەڵتانی خوێن کرا؟ ئەمڕۆ 30 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی ئەو شاعیرەی پێشڕەوی خۆپێشاندەران و چریکەی قورجی سەدان هاوڵاتی هەژار نشێنی گەڕەکی حامیەی شاری سلێمانی بوو. بەکر عەلی شاعیری چەوساوەکان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە 1 ئەیلولی 1994دا لە کاتی گەیاندنی دەنگی مافکوراوانی گەڕەکی حامیەی شاری سلێمانی لەلایەن چەکدارانی یەکێتیەوە لە بەردەم بینایی پارێزگای سلێمانی دەمی پڕ گولە دەکرێت و شەهید دەکرێت. بەر لە شەهید بوونەکەی بەکر عەلی شاعیر لە هەفتەی ئابی 1994 لەلایەن ئاسایشی سلێمانیەوە لە نیوەڕۆیەکدا و لە ماڵە قوڕینەکەی خۆیاندا لە حامیە دەرفێندرێت و ماوەی 6 ڕۆژ لە ئاسایشی سلێمانی زیندانی دەکرێت. وەک خۆی باسی دەکات ئازار و ئەشکەنجەیەکی زۆریان داوە. دواتر لە ڕۆژی 1 ئەیلولی 1994 لە کاتی خۆپێشاندانەکەی دانیشتوانی گەڕەکی حامیە بە شێوەیەکی پلان بۆ داڕژرا و تیرۆر دەکرێت. سەرەتا گولەیەک بە دەفەی شانیەوە دەنێن، دواتر بە برینداری دەکەوێتە دەست چەکدارانی یەکێتیەوە، گولەیەکی تر دەنێن بەناو دەمیەوە و تیرۆری دەکەن. سەرڕای ئەو ڕووداوە ویژدان هەژێنا، بەڵام تاکو ئێستا هیچ یەکێک لە بکوژانی بەکر عەلی شاعیر دەستگیر نەکراوە. توێژەران لەبارەی شیعرەکانیەوە دەڵێن بەکر عەلی ئەگەر تیرۆر نەکرابە ئێستا وەک لۆرکای شاعیری ئیسپانی ناوی بە جیهاندا بڵاو دەبوویەوە. ئەو شاعیرە وەک زۆر لە هۆزانوانانی تر نەچۆوە نێو هیچ لایەنێکی سیاسی و لە هیچ کەسێک سوودمەند نەبوو، هەمیشە لە بەرەگەل و خەڵکی هەژار لە هیچ کاتێکی ژیانیدا ئامادە نەبووە پلە و پۆست و پارە وەربگرێت. بەکر عەلی لە 19 حوزەیرانی 1968 لە گەڕەکی کانسکانی شاری سلێمانی لەدایک بووە. بەهۆی نەبوونی و دەستکورتیەوە تاپۆلی 2 ناوەندی خوێندووە. لە پاشمردنی دیوانە شعرێکی بەناوی کاسکێتەکەم بسپێرن بە پاییز جێدەهێڵێت کە تا ئێستا وێردی دەمی سەدان کچ و کوڕی دڵدار و ئەڤینداری هەرێمی کوردستانە.